من نام پشدر حسین لەدایک بووی ساڵی 1985 خەڵکی قەڵازێمە ئێستا دانیشتیڕانێمە. ئیشەکەی من نافورە، گوندە، عەدیقەیە، جوانکاری سروشتی. بۆ نمونە گوندێکی ئاوا دروست دەکەین، پێویستیمان بە چ دەبێت سەرەتا؟ بە گڵێکی زۆر بۆی گوندەکە سروشتی دەرچێت. دواتر کە گڵەکەمان دانا حەرزەکانی دادەڕێژین بۆی خانەکان دانەڕوخێت. ئەوانە بە کاشی دەکەین. هێندێکیان بەبەر تەکلیف دەکەین، هێندێکیان بە چیمەنتەوەکو بلۆکی قوڕی دادێنین. دواتر بە داری توی نارزێت. بە مروری زەمان دەمێنێتەوە. بەس دارتووی بەکاردێنین بۆ سەقفەکان لەبەرەوەی نارزێت کە دارەکەمان دانا وەکو خانووی گەورە دارەڕێ دەکەین و تر باگردێن و قادرمە ئۆشتانەوە دەکەین. پەنجەرە هەر بۆی دروست دەکەین. لولەی سۆبەی چۆن ساڵان لە گودان لولەی سۆبەی هەبووە. حەوشەی بۆ دروست دەکەین. دارەکان هەموو سروشتیە. لە 2007ەوە دەستم بۆ کارە کردووە. یعنی بەڕسمی. وڵای هەر حەز و خولیایەکی خۆم بووە. بۆ خۆم دەستم پێ کردووە وەردە پەرەمبەی شەکانم کردو گەیشتمەوە ئاستە. لە شوێنێکە گوندمان کردووە، لە قەڵازێ کردومانە، لە سلێمانی کردومانە، لە هەولێر کردومانە، لە هەموو شارەکان ئیشی جوانمان کردووە. شتێک لە مێشکم چەسپاوە، سروشتی کوردستان دەگەڕێمە بۆ دۆخی جاران. زۆربەی نەوەکانمان، زۆربەی مناڵەکانمان نازانن گوند چشە، بەڵام کە من بۆی دروست دەکەمە لەناو شار. ئێستا بۆ نمونە ئەو بەردانە چوم لە شاخی 3 ڕۆژ بەش شاخم بڕیە بە چەکسی و قەڵەمەتا جادەم دروست کردووە، هێناومە تالێرەکان سروشتێکی کوردستان بە نەوەکانی خۆمان نیشان دەین. سوپاس بۆ خۆی گەورە. سەرەتا کە دەستم بە ئیش کرد دەمگوت خوا دەبێت ڕۆژێک بێت خەڵک حەزی لە ئیشەکانی من بێ، بەڵام ئێستا هەموو خەڵکان حەزیان لە ئیشەکەی منە، چکە ئیشەکە شتێکی سروشتیە. بەڵام ئێستا خەڵک هەمووی حەزی لە شتی سروشتیە و خۆی ئەمن ناتوانم بۆ منە گوندێکی ئاوا پێشداش ئاماژەم پێکرد، چیمەنتۆی دەوێت، شوشەی دەوێت، لالۆنی دەوێت، داری بڕینی دەوێت و هەروە بێتەوە دارتووی دەوێت، بەردی سروشتی دەوێت، داری سروشتی دەوێت. ئەو شتانەی هەموو پێداویستە. سیلیکۆتی دەوێت کە ئەو چۆمانە دروست دەکەی. غەتاسی پێویستە، حوزێکی جیادێ بۆ بکەیت ئاوا دەورام کاتەوە. ئەو شتانەی هەموو پێویستە. زۆربەی شوێنەکان لە شوێنی بەرزە دەپاڕێمەوە بە پارانەوە، یعنی بە خەریکە بڵم بە تەنەزولیش بۆ شارانی ڕانێ. دەڵم شارانە ڕانێ شوێنێکم دێ، هەرزێکم مەساحێکم دێ، ڕانێت هەم بۆ دروست دەکەمەوە خۆی. بەڵێنیشم پێدا وام بکەمەوە لە دەواازەی شار پێم گوتونە تیانەمە نایکەین، با خوێندەواریم نەوێ، با شادەم نەوێ، بەڵام لە هەمان کاتیشدا بابێ مامۆستایەک بە ئیشی من بکات. ئێستا من تا پێنج سەرەتایم خوێندووە. وەڵاهی داواکاریم لە حکوومەتەیە پشگیری ئەو کەسانەکەن کە بەهرەمەندن بەڵام خوێندەواریان نییە.